یەکێک لەو ئەرزانەیە کە بۆ دروستکردنی باخ ئامادەکراوە، بەڵام ئامادەکردنەکە بە بڕینەوەی کۆمەڵێکدار دەستی پێکردووە. ئێرە گوندی گەڕەدەیە لە ناوچەی شارباژێر، خاوەنی ئەم زەویە پاش پەرژینکردنی ئەرزەکەی بێگوێدانە وێرانکاری ژینگەیی سەرجەمدارەکانی بڕیوەتەوە کە ژمارەیان زیاتر لە 50 داری تەمەنجیاواز دەبێت. بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستان سزای بۆ ئەو کەسانە داناوە کە دارێک دەبڕنەوە کە پێکهاتووە لە سزای مادی و بەندکردن بە گوێرەی جۆر و تەمەنی دارەکە. دەڵێن لە حەومانگی ئەم ساڵدا نزیکەی 67 کەسیان سزا داوە کە داریان بڕیوەتەوە. دیارە لەسەر بڕینی داری دارستانەکان ئێمە 67 وڵاتیمان دەستگیر کردووە. لەسەر بڕینی داری دارستانەکان دیارە دارەکان جۆرا جۆر بووە، داری تەمەن بچووکی تیا بووە، حتا داری تەمەن 200 ساڵشی تیا بووە. ئەو کەسانە بەپێی تەمەنی دارەکان ئیجراعاتی یاساییان لەگەڵاکرێ و ڕوبڕووی یاساکرێنەوە. سزاکانی پۆلیسی دارستان وای کردووە هاوڵاتیان سڵ لەم دیاردەیە بکەنەوە، بەڵام هاوڵاتیانی گوندەکان دەڵێن کەسانێک دوور لە چاوی پۆلیس هێشتا ڕۆژانە داری نزارەکان دەبڕنەوە و بەشێکیان بۆ دروستکردنی باخ و بەشێکیان بۆ سووتاندن یان فرۆشتن بە خاوەن چێشخانەکان ئەنجام دەدەن. سیستەمێکی یاسایی دابێنی هیچ زەرێکی نییە، بەس نەکتۆکی داوەنێک لەوێ شۆفڵێکی لێ دەریبێنی بنە بڕیکەی ئەبێ بەجزیە بڕێ فرۆشێ خەڵداری تەڕەفرۆشێ جستاران جاریوان نەوت نییە کابرا مەجبورە بیبڕانی لە مەجبوریە خەڵکی جاریوایی نەکەن نابینین ئاسا من خۆم نەمبینی و ژینگە دۆستان هۆشیاری لە زیادبوونی ئەم حاڵەتە دەدەن و دەڵێن ئەگەر سزاکان تونتر نەکرێن کارەساتی ژینگەیی دروست دەبێت، بە تایبەت لە وەرزی زستاندا بەشێک لە خەڵکی گوندەکان گوێنادەن بۆ وێرانکاریە و داری تەڕ دەبڕنەوە. بەڕاستی ئەوەی کە ژینگە ئەپارێزێت زیادبوونی ڕێژی سەوزایەوە بوونی درێختێکە کە لە ناوچەکانمانە ئەم درەختانە خۆشحاڵانە تا ئێستا ئەتوانن بژین لەبەرەوەی تەبیعەت و کەش و هەوای منتقەکەمان گونجاوە، بەڵام بێت و ئەم دەست درێژیانە زیاتر و زیاتر بێت بەداخەوە کارەساتی گەورەی لەکەوێتەوە بێتە هۆی لە ناوبردنی ئەو ژینگە جوانی کە ئێستا هەمانە. دوای هەوڵەکانی پۆلیس و بە فەرمانی دادوەر خاوەنی زەویەکەی گەڕەدێ دوای نزیکەی هەفتەیەک هاوشێوەی سەرپێچیکارانی تر دەستگیر کرا و پۆلیس دەڵێت بە قورسی لەسەرم پرسە سزای دەدەن. سنوورکەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.